بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ باز لە ناکۆکی پارتیوێکێتی و داهاتووی هەرێمی کوردستان دەکەین قسە لەسەرەوە دەکەین نەبوونی حکومەت و پەرلەمان لێکەوتەی چیە کارە نەکردنەوەی پەرلەمان و پێگنهێنانی کابینەی دەیەم مەترسی لەسەر هەرێمی کوردستان دروست کردووە یاخود ئێستایی چاوڵەکەیە بۆ هەڵوەشاردنەوەی هەرێمی کوردستان لە کاتێکە لە دەستوری عێراق دانی پێدانراوە ئایا مەترسی دەستێوەردانی بەغداد ئەگەر مەترسیە چۆن دەستێوەردان دەکرێت وە چی بکرێ بۆ ڕاستکردنەوەی ئەم دۆخە ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر سەرور عەبدوڕەحمان سەرۆکی دامەزراوەی پەی بۆ پەروەردە و گەشەپێدان قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە کاک دکتۆر بەخێر بێن سوپاسیان بە دەبوونت دەکەین ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین باسی نەبوونی حکومەت و پەرلەمان بکەین کە بڵین سێ ساڵ و نیوە حکومەت و پەرلەمانمان نییە لە کوردستان ئێژۆکو دامەزراوەی پەی راپۆرتێکی تێر و تەسەلتان بڵاو کردبەوە لەسەر لێکەوتەکانی نەبوونی حکومەت و پەرلەمان ئامانسان چی بوو لەو راپۆرتەوە نەبوونی حکومەت و پەرلەمانیش لە کوردستان لێکەوتەی چێکە سێ ساڵە بڵین پەرلەمان کارانیە حکومەت کاربەڕێکەرە کاکتۆر گوێ لێ ئێمەیە کاکتۆر سەرور بەڵێ گوێ لێ ئێمەیە کاکتۆر بەڵێ جان بەڵێ بەخێر بێ سوپاسیان مادەبوون دەکەم پرسیارەکەمان لەسەرەوە بوو کە لێکەوتەی نەبوونی حکومەت و پەرلەمان کە سێ ساڵە حکومەتمان نییە حکومەت کاربەڕێکەرە پەرلەمانمان کارانیە لێکەوتەی چییە ئێوەش وەکو دامەزراوەکەی خۆتان دامەزراوەی پێی راپۆرتێکی تێر و تەسەلتان بڵاو کردبەوە کە لێکەوتەی تێدا بوو چارەسەریش تێدا بوو سێ ساڵەکە ئێمە حکومەت و پەرلەمانمان نییە لێکەوتەی چییە زۆر سپاس کاک حەشیمجان ئێمە دیارە وەکو دامەزراوەی پێی کە ڕێکخراوێکی ناحکومین ماوەی پاڵپشتی ڕێکخراوی نێدی ئەمریکی چاودێری پەرلەمانی کوردستان دەکەین مەبەستی ئێمە لە چاودێریکردنی پەرلەمانی کوردستان دروستکردنی فشار بووە لەسەر پەرلەمان لەسەر پەرلەمانتاران لەسەر فراکسیۆنەکان لەسەر لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی ئەم دامەزراوە گرنگە بتوانێت بە ئەرکەکانی خۆی هەڵبستێت دیارە لەو ماوەیەدا وەکو بەڕێستان ئیشارەتان پێدا کە ماوەی سێ ساڵ و نزیکەی بۆ 8 مانگ دەچێت ئێمە هەم پەرلەمانمان نییە هەم حکومەتمان کاربەڕێکەرە هەرێم لە بۆشاییەکی یاساییدایە ساڵێک و 8 مانگیش دەبێت ئێمە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان کردووە بەڵام تاکو ئێستای لەگەڵدا بێت تەنها یەک دانیشتنی ئەنجامداوە دانیشتەکەیشی تەواو نەکردووە چونکو بە کراوەی هەڵدراوەتەوە لە ڕاستیدا ئێمە ئەو راپۆرتانی کە بڵاومان کردوەتەوە لەم دوایانەدا بە تایبەتی کە پەرلەمان بوونی نیە زیاتر هەوڵمانداوە دروستکردنی فشارێک بێت لەسەر لایەنە سیاسیەکان باسکردن بێ لە دەرەنجامە خراپەکانی نەبوونی پەرلەمان لە لێکەوتە نەرێنیەکانی لەسەر ڕەوشی هەرێم لەسەر گوزەرانی هاوڵاتیان لەسەر قوارەکە لەسەر ئەزمونونەکە لەسەر داهاتوو ئێمە ئەوانە ماخستۆتە ڕوو و لەگەڵ ئەوەشدا هەمیشە کارنامەیەکیش ماخستۆتە ڕوو بۆ لایەنە سیاسیەکان بۆ پەرلەمانتاران کەوا چۆن بتوانین بۆ دەرچوون لەم قەیرانە لەسەری بڕۆین ئەم راپۆرتەی کەوا لە بەردەستماندایە ئەمە لە ڕاستیدا دوێنێ بڵاومان کردەوە لەم راپۆرتەدا کە باسمان لە بەناونیشانی نرخی بۆشایی یاسایی و سوێندی جێبەجێ نەکراوە مەبەستی ئێمە ئەوەیە کە بۆشاییەکی یاسایی هەیە لە سای هێزە سیاسیەکان ملبلانەی حزبە دەسەڵاتدارەکان بێ هەڵوێستی یان لاوازی حزبە بەناو ئۆپۆزیسیۆنەکان بۆ تەمای ئەوەی ئەم بۆشاییە دروست بێ لەگەڵ ئەوەشدا ئێمە 100 پەرلەمانتارمان هەیە یان با بڵێن 97یان کە سوێندی یاساییان خواردووە ئەم 97 پەرلەمانتارەش دەتوانم بڵێم زۆربەی هەرە زۆریان بێدەنگن جگە لەو سوێندەی خواردویانە بە ئەرکە یاساییەکانی خۆیان هەڵنەستاون پەرلەمانی کوردستان کاک حەشیم ئەگەر هەبوایە لە ئێستادا ئێمە چونکو لە هەرێمدا قەیرانمان زۆرە گرفتمان زۆرە دەبواە لەو ماوەیەدا بەپێی داتا ئێمە قسە دەکەین بەپێی داتا بەپێی زەمن بەپێی پەیڕەوی ناوخۆ بەپێی ئەو ئەرکانی کە پێویستە ئەنجام بدرێ پەرلەمانی کوردستان لەو ماوەیەدا دەبواە چەند کارێکی بکردایە بۆ نمونە دەستەی سەرۆکایەتی هەڵبژاردایە سەرۆکی هەرێمی هەڵبژاردایە متمانەی بە حکوومەت بدابواە دەستە سربەخۆکانمان شەرعیەتیان نەمایە 4 دەستەمان هەیە هەر 4یان ناشەرعین ئێستا
کارای بکردبانایەتەوە. دەبواە لەو ماوەیەدا پەرلەمانی کوردستان کە 19 لیژنەی هەیە لەو ماوەیەدا لەو ڕۆژەوە کە سوێندی یاساییان خواردووە ئەندامان 19 لیژنەکە بە مەبەستی بە دوواداچوونی ئیشوکاری هاوڵاتیان و چاودێریکردنی حکوومەت دامەزراوە فەرمیەکانی جێبەجێکردن 680 کۆبوونەوەیان ئەنجام بدا بواە. پەرلەمانی کوردستان دەبواە لەو ماوەیەدا 150 دانیشتنی زیاتر ئەنجام بدا بواە کە یاسا دابڕشتایان بڕیاری دابڕشتایە. پەرلەمانی کوردستان دەبواە لەو ماوەیەدا نزیکەی 80 کۆبوونەوەی یان دانیشتنی لەگەڵ حکوومەت بکردایە، جاچی لەگەڵ سەرۆکی حکوومەت بێ و یاخود لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی وەزیران بە مەبەستی بە دوواداچوون. دەبواە ئەندامانی پەرلەمان سەدان پرسیاریان ئاراستەی حکوومەت بکردایە لەسەر و پێشێلکاریانەی هەیە. دەبواە چەندین پرۆژە یاسا پێشکەش بکرابە، چەندین یاسای گرنگ دەربکرابایە کە ئێمە بۆشایی یاساییمان هەیە، چەندین یاسا کە بەسەر چوون هەموار بکرابوونایەوە، چەندین یاسا کە لەلایەن حکوومەتی لەلایەن ببوورن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دەرچوون لێرەدا نەفازیان پێ بدرابایە بەپێی دەستور جێبەجێ بکرێنەوە کە یاساکان بەبێ ئەوەی بە پەرلەمانی کوردستاندا تێبپەڕن جێبەجێ بکرێت. دەبایە پەرلەمان قسەی هەبووە لەسەر قەیرانەکان، لەسەر پرسە نیشتیمانیەکان، دەبایە بجێ پەسەند بکردایە کە ئێمە لە هەرێمی کوردستاندا بەداخەوە ئێمە 34 ساڵە پەرلەمانی کوردستانمان هەیە، حکوومەتمان هەیە، بەڵام لەو 34 ساڵەدا تەنها 13 یاسای بودجەمان دەرکردووە، 21 ساڵ ئێمە بەبێ یاسای بودجە بەڕێمان کردووە کە ئەمانە هەمووی جۆرێک لە دڕدۆنجی گومان لە لای هاوڵاتی دروست دەکا وا دەکات دامەزراوەکان لە شوێنی خۆیان نەبن. دەبواە پەرلەمانی کوردستان دەستوری پەسەند بکردایە، پرۆژەی دەستوری ئامادە بکردایە بۆ ئەوەی بمانتوانی باید دەستورمان هەبێ هەتا دامەزراوەکانمان بە ئارەزوی خۆیان کار نەکەن، حکوومەت کار بەڕێکرد نەبێ ماوەی دوور و درێژ، پەرلەمان بە ئارەزوی خۆی تەمەنی خۆی درێژ نکاتەوە، ئەنجومەنی دەسەڵاتی دادوەری تەمەنی خۆی درێژ نکاتەوە. ئەمانە هەمووی کارگەلێک بوون دەبواە بکرێن بەداخەوە نە حزبە سیاسیەکان بە ئەرچی خۆیان هەڵسان، بەڵکو خەریکی ملبلانێ بوون، نە ئەندام پەرلەمانەکان بە ئەرچی خۆیان هەڵسان و نە ئەو بەڵێنانەشیان بەجێگەیان کە لە سەروبەندی بانگەشەکانی هەڵبژاردندا دەنگدەرانی خۆیانیاندا. باشە کاکتۆر، دوای لەسەر بەرپرسیارەتی حزبەکانیش قسە دەکەین، بەس وەکو ئەو 97 پەرلەمانتارە سوێندەکان خواردووە، پێ دوای سوێندەکان کەوتوبێ و ئایا دەتوانن هیچ بکەن؟ چونکە دەڵێن ئەوە دۆخەکە چەق بەستووە، پەرلەمانتار وەکو خۆی دەتوانێت هیچ بکات؟ بەڵێ بێگومان پەرلەمانتاریش دەتوانێت شتێک بکات. پەرلەمانتار چونکو ئەو کەسەیە کەوا بە کۆمەڵێک فلتەردا تێپەڕیوە لەلایەن دەنگدەرانەوە دەنجی پێدراوە و شەرعیەتێکی هەیە. ڕاستە پەرلەمانتار لە ڕێگەی حزبەوە کاندید کراون ئەو پەرلەمانتارانەی کەوا هەن، بەڵام لەگەڵ ئەوەشدا لەو ساتەیداکەوە سوێندێکی یاسایی دەخۆن پێویستە پەیوەست بن بەو سوێندە یاساییە، بەو سوێندە خوداییە، بەو سوێندە ئەخلاقیە، بەو سوێندە مرۆڤایەتیەی کەوا خواردویانە. لە ڕاستیدا ئەو سوێندەی ئەو بەڕێزانە خواردویانە دەتوانم بڵێم شکاوە، دەتوانم بڵێم هەر بۆی راپۆرتەکەی ئێمەش بە ناوی سوێندی جێبەجێ نەکراب یا بەجێ نەگەیەندرا و با بڵێم نووسیومانە. پەرلەمانتار دەتوانێت ڕۆڵی هەبێ. ئێمە لەو چەند ڕۆژەدا لە کۆنفرانسێک بووین لەگەڵ چەند بەڕێزێکی ئەندامی پەرلەمان لە فراکسیۆنە جیاجیەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی شتیایدا ئامادە بوون. لە ڕاستیدا پەرلەمانتارەکان هەموو وتیان ئەگەر لەسەر ئێمە وەستا بێت ئامادەین خۆمان و فراکسیۆنەکانیشمان بچین پەرلەمانی کوردستان کارا بکەینەوە. لە ڕاستیدا ئێمە لەوێ وەکو دەڵێ شۆک بووین، وتما کەواتە خەتا لە ئێمەی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنین وامان کردووە پەرلەمانی کوردستان کارە نەبێت کە ئێوە هەمووتان ئامادە بن. ئەی چێ ڕێگرا؟ قابلە ئێمەی ڕێگرین. بۆیە پەرلەمانتار دەتوانێت ڕۆڵ ببینێ، پەیوەست بێ بەو سوێندە یاساییەکەوە خواردوویەتی، بەڵام پەرلەمانتارەکانی ئێمە بەداخەوە لە قسەی حزبەکانیان لا نادەن و حزبەکانیش نەبەڵێنەکانی خۆیان بەجێگەیاندووە، بەڵێنگەلێکیان بە خەڵک داوە، بە دەنگدەرانیان داوە کوردستان بەهێز بکەین، دامەزراوە بهێنینەکایەوە، گوزەرانی ژیانتان چاک بکەین، هاوسەنجی لە نێوان هەرێم و بەغدا بجێڕینەوە و تا دوایی
کە زیاد لە 1000 بەڵێنە بە هەموو حزبەکانەوە ئەوانەی دەرچوون نەک ئەوانەی دەرنەچوون ئەوانەی دەرچوون کە لە پەرلەمانن بە دەنگدەرانیاندا بوو بەڵام تەنانەت یەک تاکە بەڵێنیشیان تاکوی ئێستا لەگەڵدا بێ جێبەجێ نەکردووە. من تێدەگەم پەرلەمانتارە بەڕێزەکان لەژێر فشارێکی زۆردان لە حاڵەتێکی نەفسی ناخۆشدان ئحراجن لە ناو هاوڵاتیاندا لە ناو دەنگدەراندا لە ناو خەڵکدا لە بازاردا لە ناو دامەزراوەکاندا خەڵک پەنجەیان بۆ درێژ دەکات دەڵێ ئەو پەرلەمانتارانن کەەوە دەگمان پێدان دنیایەک بەڵێنیان پێداین بەڵام هیچ کام لە بەڵێنەکانیان جێبەجێ نەکرد ئەویتر دەڵێ ئەو پەرلەمانتارانن کەەوە هیچ دەوامێک ناکەن هیچ ئەرکێکیان جێبەجێ نەکردووە بەڵام مانگانە موچەیەکی قەبە وەردەگرن ئەویتر جۆرێکیان پێ دەڵێ لە ڕاستیدا من بە جۆرێک دەتوانم بڵێم لە خەمی ئەو پەرلەمانتارانەش داین ئێمە وەکو دامەزراوەی پێی کە لەو هەڵوێستە ئەحراجیەش دەریان بێنین بەڵام دەبێت خۆیان یەکەم کەس بنبێنە دەرەوە هەر بۆیە ئێمە لە 19 پێنجی ڕابردوو مانجی ڕابردوو کە ساڵیادی یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بوو ویستمان کۆنفرانسێک ئەنجام بدەین یەکێک لە کارەکانمان دەرهێنانی هەڵوێستی ئەحراجی پەرلەمانتارەکان بوو یەکێکی تریان مەسلەی کاراکردنەوەی پەرلەمان و لێک نزیک بووەوەی لایەنە سیاسیەکان بوو دانانی بەرنمەیەک بوو بۆ ئەمە بەداخەوە لایەنە سیاسیەکان تەنانەت ئامادە نەبوون داش بنیشن ئەگەر پەرلەمانتارانمانیش زۆریان مەبەستم نەکەڵیان بەڵێ ئەگەر پەرلەمانتاران ئێوە لە راپۆرتەکەی خۆتان باسی ئەوتان کردووە دەکرێت ئەگەرمانیش بگرن هیچ لە دۆخەکە دەگۆڕێ کەس گویان لێ دەگرێت ببوورە پرسیارەکەت بەواسەح نەبوو پەرلەمانتارن کە بەرەزت وتت دەتوانن شتێک بکەن ئایا گەر بەمانگرتن بێ بەرەکارێکی مەدەنی بێ کەس گویان لێ دەگرێت؟ یەکەمیان ئەو پەرلەمانتارانە دەتوانن چەند کارێک بکەن خاڵی یەکەم ئەوەیە دەتوانن فشار بخەنە سەر حزبەکانی خۆیان بەر لەوەی بڕیار بدەن چونکو دوا بڕیار لای ئەو 100 ئەندام پەرلەمانەیە کە هەن خاڵی یەکەمیان دەکرێت فشار بخەنە سەر حزبەکانی خۆیان خۆ ئێمە نمونەمان هەیە لە مێژوودا لە ساڵی 1994 کاتێک شەڕی ناوخۆ دەستی پێکرد 58 ئەندامی پەرلەمانی کوردستان مانیان گرت لە نێو پەرلەماندا ماوەی نزیکەی 100 ڕۆژ مانیان گرت چێ بوون ئەو پەرلەمانتارانە پەرلەمانتارەکانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بوون خۆ پارتی و یەکێتی بوون لە شەڕدا بوون ئەو کاتە بەڵام ئەوانە بەرامبەر بە حزبەکانی خۆیان هەڵوێستێکی نیشتیمانیان نوان و تەنانەت بوونە ڕێگری ئەوەی کەوا پەلاماری دامەزراوەیەکی وەکو پەرلەمانی کوردستان بدرێ بۆ نەیانتوانی ئەو پەرلەمانتارانە کوان پەرلەمانتارەکانی ئۆپۆزیسیۆن لە چۆن کوا هەڵوێستەکانیان بۆ نەیان دەتوانی لەو ماوەیەدا نزیکەی 32 ئەندامی پەرلەمان هەیە کە بەناو ئۆپۆزیسیۆنن لە حوشەی پەرلەماندا خێمەیەکیان هەڵبدابایە و بیان کردبایە کانگەی بانگەشەکردن بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و ڕای گشتی کوردستان و ڕای نێودەوڵەتیان لەسەر بجوولاند بواە نەخێر نەیان کرد کوان ئەو پەرلەمانتارانە نەیان دەتوانێت بچن لە هۆڵەکانی پەرلەماندا لەوێدا مان بگرن ڕاگەیاندن بوروژێنن نەخێر نەیان کرد کوا هەڵوێستی سەرۆکی تەمەنی پەرلەمانی کوردستان کە لە حزبێکدایە بە حیساب ئۆپۆزیسیۆن بوو لە ڕابردوودا دەیتوانی بە جۆرێک حزبەکە بەرنمەیەک بۆ ئەو بەڕێزەدا بنێ کە سەرۆکی تەمەنی پەرلەمانە لە چوارچێوەی ئەو دەسەڵاتەی کە هەیەی ئیدارەیەکی جوانی دانیشتەکان و ڕەوشی پەرلەمانی کوردستانی بدا بواە بۆ ئەوەی لەو بارودۆخە دەری بچوێنێ و پارتی و یەکێتی ئەحراج بکات نەخێر نەیان کرد ئەمە دیوێکی تری ئەگەر بزانین ئێمە لە دوای ساڵێک و 8 مانگ کە پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی کردووە ساڵێک و نزیکەی 7 مانگ و 7 مانگ شتێکەمە سوێندی یاساییان خواردووە ئەو بەڕێزانە بەڵام پەرلەمانمان نییە هەر وەکو ئەرکێکی ئەخلاقی سەرشانی خۆیان دەیانتوانی فشار بکەن و بچن بەشداری کۆبوونەوە بکەن بەبێ ئەوەی ڕای حزبەکانیشیان لە بەرچاو بگرن چونکو بەڕێزان ئەمڕۆ هەرێمی کوردستان لە بەردەم مەترسیدایە لە بەردەم هەڕەشەدایە هەرێمی کوردستان بەپێی دەستوری عێراق بەپێی مادەکانی وابزانام لە 1970 تا 1922 شتێکی وایە چەند مادەیەکە کە باز لە هەرێمەکان دەکا هەرێمی کوردستان شەرعیەتی هەیە هەرێمی کوردستان بۆ شەرعیەتی هەیە هەرێمە چونکو دەبێت پەرلەمانی هەبێ
دەبێت دەستوری هەبێ، دەبێت سەرۆکی هەرێمی هەبێ، دەبێت حکوومەتی هەرێمی هەبێ، دەبێت دامەزراوە شەرعیەکانی هەبێ، دەبێت یاسای خۆی هەبێ. بەڵام ئێمە لە هەرێمی کوردستاندا 3 ساڵ و 8 مانگە پەرلەمانمان نییە. لە هەرێمی کوردستاندا 3 ساڵ و 8 مانگە حکوومەتمان کار بەڕێکەرە کە ئەمە لە هیچ قانونێکدا لە هیچ قاموسێکدا نییە. ئێمە دامەزراوە شەرعیەکانمان 4 دەستەی سەر بەخۆم بۆ نمونە هەر 4یان بەسەر چوون، ئەنجومەنی دادوەریمان تەمەنی خۆی درێژ دەکاتەوە، یاساکانمان بەسەر چوون، شەرعیەتێکمان نەماوە لەم ڕووەدا. ئەمە لە دیوێکی تردا جۆرێک لە پێشێلکاریەکی مافێکی دەستوری هاوڵاتی هەیە لە هەرێمی کوردستاندا. بە پێی دەستور مافی هاوڵاتیە کەوا بەشداری لە دەنگدان بدا بکات و نوێنەرەکانی خۆی هەڵبژێرێت. بەڵام ئەو مافە دەستوریە لە هاوڵاتی هەرێمی کوردستان زەوت کراوە. کاتێک زەوت کراوە دەنگەکەی بە بارمتە گیراوە، هاوڵاتیەک دەنجی داوە بە نوێنەرێکی خۆی بە کیانێکی سیاسی بە دەستەیەک بۆ ئەوی لە ماوەی 4 ساڵدا نوێنەرایەتی بکات، بەڵام دەنگەکەی بە بارمتە گیراوە، ئەو 2 ساڵ تێپەڕی هێشتا هیچ نەکراوە، نوێنەرەکان لە ماڵەوە پاڵکەوتون. ئەمانە هەموو پێشێلکاری یاساین، پێشێلکاری دەستورین، پێشێلکاری ئەخلاقین. بۆیە گرنگ بوو پەرلەمانتارەکان بچوو بوونایە بۆ بەجێگەیاندنی سوێندەکەیان، بۆ بەجێگەیاندنی بەڵێنەکانیان، بۆ بەجێگەیاندنی ئەرکە نیشتیمانیەکانیان، ئەرکە ئەخلاقیەکانیان کە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی شەرعینیە لە ئێستادا دامەزراوەکانی لە سایەی ململانەی پارتی و یەکێتی و بێ هەڵوێستی بەناو ئۆپۆزیسیۆنەکانەوە دەبوایە بۆ پاراستنی هەرێم هەتا هەڕەشەی زیاتر نێتە سەر هەرێم. لە ڕاستیدا کۆبوونەوەیان بکردایەوە، پەرلەمانی کوردستانیان کارا بکردایە و حزبەکانیان ناچار بکردایە بە ناچاریەوە بێن حکوومەت پێک بێنن نەوەکە شەڕیان لەسەر بەناو کورسی وەزارەتێک و پشکێکی ئەم سەرۆکایەتی و پشکێکی ئەو سەرۆکایەتی. باشە، بەسکاک تۆ ڕەنگی خەڵک بڵێ کارانەکردنەوەی پەرلەمان چ پەیوەندێکی بە مەترسی لەسەر هەرێم هەیە؟ ئایا ئێستا کە پەرلەمانمان نییە هیچ مەترسێک هەیە لە بەهۆی نەبوونی پەرلەمان لەسەر هەرێمی کوردستان، لەسەر قەوارەکەی یاخود مەترسی دەستێوەردانی بەغداد چۆنە ئەگەر ئەممان بۆ ڕوونکەیەوە؟ هەر خۆی لە خۆیدا نەبوونی پەرلەمان جارێ ئەو پەرلەمانەی ئێمە کە هەمانە ماوەی ساڵێک و 8 مانجی ڕۆیشتووە ئەوەی کەوا هەڵبژاردننی کردووەوە 3 ساڵ و 8 مانجیشە ئێمە بێ پەرلەمانین. ئەمە نیشانەیەکی پرسیار و نیشانەیەکی سەرسوڕمانی لەسەر ئەم ئەزمونی ئێمە داناوە. ئەمە خاڵێکیان. خاڵی دووەمیان بۆتە مایەی ئەوەی لە عێراقی فیدرالدا هەر وەکو ئەوەی ئێمە لە ڕابردوودا بینیمان دادگای ئیتیحادی دادگای فیدرالی هات بە بڕیارێک لە ساڵی 2023 بوو پەرلەمانی کوردستانی هەڵوەشاندەوە و درێژکردنەوەکەی بە نادەستوری ناوزەت کرد کەواتە ناتوانین جارێکی تر پەرلەمانی کوردستان تەمەنی خۆی درێژ بکاتەوە. ئەمە ئەمری واقعە دەبێ ئەو بەردە لە ژێر سەری خۆیان دەربێنن پارتی وێچێتی. خاڵێکی تریان هەر وەکو چۆن دادگای ئیتیحادی بڕیاری لەسەر پەرلەمانی کوردستاندا دڵنیابن ئێمە دەبینین جۆرێک لە عقلیەتێکی شۆڤێنی لە عێراقیشدا هەیە مەبەستیانەکەوە ئەزمموی هەرێم سەرکەوتو نەبێ بەداخەوە حزبە سیاسەکانی ئێمە خۆیان بیانوو دەدەن بەدەستەوە بیانوشیان داوە بەدەستەوە سبەینی حکوومەتی عێراق بکەوێتە سەرخەتی خۆی. بەداخەوە ئەمە پێشببینیە کە دڵنیاین دێنە سەرخەت و هەمان قسەیان لەسەر حکوومەتیش دەبێت کە ئەم حکوومەتە شەرعێتی نییە لەسەر دامەزراوەکانی تریش دەبێت وردە پایەکانی فەرمانڕەوایی هەرێمی کوردستان یەک لە دوای یەک دەڕوخێنن و ئەمانە هەمووی ڕێکدانەوەی خراپیان لەسەر قەوارەی هەرێم دەبێت. خاڵێکی تریان دەتوانین بڵێن کە لە ڕابردوودا بەشێکی زۆر لە داهات و لە هەموو ئەو شتانەی هەبوو لە ژێردەستی هەرێمی کوردستان دەرهێنراوە ڕۆیشتووە لە ناو کەوانەدا لەگەڵ ئەو تێبینیانەش کە ئێمە لەسەر ئەم دەسەڵاتەی هەرێم هەمانە بەڵام ناکرێت دەسەڵاتەکان لە دەست هەرێم نەمێنن. ئەمانە هەمووی ڕێکدانەوەی خراپن. لایەنێکی تری لە کۆمەڵگەی نێودەوڵەتیدا لە دەرەوە ئێمە لە ڕاستیدا هەست و سۆز و پاڵپشتی هاوپەیمانەکانی خۆمان وردە ناڵێم هەموویمان لە دەستداوە بەڵام زۆر لاواز بووین و ئەوان کاتێک دەهاتن بەرگریان لێ دەکردین لە مەودووە ئەگەر ڕەوشی ئێمە بەو شێوازە بێ بەرگریمان لێ ناکەن. ئەمانە هەمووی بوونەتە مایەی ئەوەی کەوا مەترسی بن لەسەر هەرێم
هاوتەریب لەگەڵ ئەو ڕایەکەوە هەیە لە ئێستادا بە تایبەت سیاسەتی ئەمریکا و سیاسەتی دەوڵەتە ناوچەیەکان لە هەندێک بابەتدا کە تێک دەکەنەوە کە بەهێزکردنی ناوەندەکانە بینیمان لە سووریادا چی بەسەر قوارەی ڕۆژ ئاوا هێندرا دەبینین کەوا پرۆسەی ئاشتی لە باکووردا بەداخەوە وەکو پێویست ئەگە بەرەو دواوەژ نەگەڕابیتەوە بەرەو پێشەوە نەچووە بینیمان کەوا خوشکبرا کوردەکانمان لە ڕۆژهەڵات لە چ ڕەوشێکی خراپدان هەمان حاڵەت لە باشووریشدا مەترسی ئەوە هەیە ڕوبەڕووی حاڵەتێکی وابینەوە کە پێویستە ئەم زەنجی مەترسیە کە لێ دەدا تۆزێک گوێچکەی خۆیان بکەنەوە سەرکردایەتی کورد و بەهۆش خۆیان بێنەوە بۆ ئەوەی قوارەی هەرێم کە بەری خەبات و خوێن و ئارەقی 100 ساڵی خەباتی کووردە بە فیڕۆی نەدەین. ڕاستە ئێمە ئێستا گلەی زۆرمان لە پارتی وێچێتی هەیە، ڕخنەی زۆر تا سەر ئێسقانمان لە پارتی وێچێتی هەیە، ڕخنەمان لە ئۆپۆزیسیۆن هەیە، بەڵام بەڕێزینە ئێمە نابێت دژی هەرێمەکەی خۆمان بین هەروەکو ئەوەی لەم دوایانە دەبینین هەندێک دەنجی نەشاز و قرخن هاتوون قسە لەسەر ئەوەی هەرێمی کوردستان دەکەن کە دەیانەوێت لە پێنا و هەندێک بەرژەوەندی حزبی و تایبەتیاندا جۆرێک گورزی کوشندە لە هەرێمی کوردستان بدەنیان بەلا ڕێیدا بە نەخێر ئەم هەرێمە پێویستی بەوەیە بەرگری لێ بکرێ. هەرێمی کوردستان مڵکی باوکی پارتی و مڵکی باوکی یەکێتی نییە، مڵکی ئەوان نییە، ئەوانە چەند حزبێکن هاتوون غەدریان لەو میلەتەش کردووە، ڕخنەمان هەیە لەو حیزبانە، بەڵام دەبێت بەرگری لە هەرێمەکەمان بکەین بۆ هیچ نەشەرمەزاری کاکتۆر هیچ مەترسێک دەبینی لەسەر قوارە هەرێمی کوردستان و دوێنێ سەرۆکینەوەی نوێ کە بەناوی بڵێن باسی هاوپەیمانیتی خۆی یەکێتی دەکرد کە داوای سەرۆکی حکوومەت دەکەن بە قسەی خوان باسی لەوە کە دەگەم حکومڕانی نەگۆڕێ هەرێمیش نامێنێ. ئێستا ئاراستەیەکێ لای پارتی وێکێتی بە تەواوەتی هەرێم نەمێنێ یاخود مەترسێک دەبینی لە بەغداوە ئەگەر دەستێوەردانێکە بێت لە بەغدا چۆنە؟ کاک حەچی مەترسی چییە؟ خۆ ئێمە کاتێک دەبینین بڕیارەکانی دەرچوون لە ڕابردوودا بڕیارەکان لە خزمەتی ئێمەدا نەبوون، وەکو هەرێمی کوردستان بەداخەوە بە پێچەوانەوە لە زیانی ئێمە بوون و ئەو هێزەی ئێمە هەمان بووە وەکو هەرێم باز دەکەم لە ئێستادا ئەو هێزەمان نەماوە، ئەو ناوبانگ و سومعەیەی پێشتر هەمان بوو ئەوەمان نەماوە، ئەو اقتصادی هەمان بوو ئەوەمان نەماوە، ئەو هێزەی هەمان بوو ئەوەمان نەماوە، ئەو پەیوەندیانەی هەمان بوو ئەوەمان نەماوە. ئەمە لە دیوێکی تردا ئەو یەکگرتوویەی کە پێشتر هەمان بوو ئێمە لە هەرێمی کوردستاندا لە نێوان حزبە سیاسیەکاندا لە نێوان دامەزراوەکاندا تەنانەت لە نێوان کۆمەڵگەی کوردەواریدا بۆ بەرگریکردن لەو هەرێمە ئێمە لە ڕاستیدا ئێستا ئەوانەمان نەماوە، هەموو دابەش بووین، حزبە سیاسیەکانمان سەرکردەکانمان ئۆندەی خەریکی پاشقۆڵگرتنن لە یەکتری لەسەر دەستکەوتەکانی خۆیان لە بەغدا هەروەکو لە ماوەکانی ڕابردوو بینیمان کۆدەنجیەک نییە. ئەمانە هەمووی خاڵی لاوازی ئێمن لە بەرامبەر عێراقی ئیتیحادیدا لە بەرامبەر مەرکەزدا. ئەمە دیوێکی تری هەر هیچنا ئێمە بۆ نمونە هێزی پێشمەرگە قسەی لەسەر دەکرێتەوە دەبێت هەڵبووە شێندرێتەوە قسەیەکە یان بچێتە سەر دامەزراوە دیفاعیەکانی عێراق. لە ڕاستیدا ئێمە لە سایەی ململانەی پارتی وێچێتیدا هێزەکانی 1970 چەندین ساڵە ئەمریکا بە ئەمریکایی خۆی دێ مانگانە دەیان ملیۆن دۆلار سرف دەکا لە پێشمەرگە لە پێناو ئەوەی یەک بگرنەوە، بەڵام ئێمە لێ ناگەڕێن هێزێکی یەکگرتومان هەبێ. ئەی ئەمانە هەمووی بەوادرنین کەوا هەن، بۆیە لە ئێستادا کاک حەچیم ناکرێتن منێکە لە ڕێکخراوێکی مەدەنیم بەڕێزێت کە میدیاکارێکی سەرکەوتووی بین هیچ ڕۆڵێک ببینین لەسەر ئەوەی تەنانەت بۆ تۆسقاڵێکیش کاریگەری هەبێ لەسەر لاوازی ئەم قەوارەیە ئەم ئەزمونە، بەڵکو بە پێچەوانەوە دەبێت ڕۆڵمان هەبێت لە بەهێزکردنی. با ڕەخنە بگرین لە پارتی وێچێتی، با بەگەشت پارتی وێچێتیدا بچینەوە، با لێ نەگەڕێین ئێمە سەرنجەکان سیاسەتە هەڵەکانی پارتی وێچێتی سەر بگرێت، بەڵام دەبێ بەرگری ئێمە لە ڕاستیدا لەم قەوارەیە بکەین. هەر بۆیە ئێمە لە ڕاستیدا پرۆژەیەکمان هەیە، پێمان وایە ئەم ڕەوشەی کە هەیە ڕەوشێکی زۆر خراپە،
و ئەگەر بێت و ئەو قوارەیە بە دیوێکی نەرێنیدا بڕوات سیاسەتی ململانەی نێوان پارتی وێچێتی بەم شێوازە بەردەوام بێت ئەوە سەری تێدەنین ئەوە قوارەکە لە دەست دەدەین بۆیە پرۆژەکەی ئێمە ئەوە بووە ئەوەمان خستۆتە ڕوو بۆ حزبە سیاسیەکان کەوا ئێمە لەم خولەی پەرلەماندا کە نزیکەی 2 ساڵی تۆ بڵێ ئەوە لێ ڕۆیشتووە نزیکەی 2 ساڵی ماوە لەو 2 ساڵی کە دەژمێنێت ناتوانین تەمەنی خۆی درێژ بکاتەوە پەرلەمانی کوردستان هەر بۆیە ئەگەر لە ئێستادا بکەونە سەرخەت لەم 2 ساڵی کە هەشە 6 مانجی کۆتاییەکەی خۆ ئامادەکاریە بۆ هەڵبژاردننی داهاتوو واتە لەوێشدا کاری بەیەکەوە بوون نامێنێت لێرەدا کەواتە تەنها ئەوەی ماومانە ئێمە 1 ساڵ و 6 مانگمان ماوە 1 ساڵ و 6 مانجی فعلی ئیشکردنی پەرلەمانی کوردستان بۆیە ئێمە بۆ دەرچوون لەم ڕەوشەیکەوە هەیە لەگەڵ کۆمەڵێک ڕۆشنبیر و ئەکادمیست و کەسایەتی تر و ڕێکخراوەکان پرۆژەیەکمان ئامادە کردووە داوای ئەوەمان کردووەکەوە بۆ دەرچوون لەم قەیرانە پێویستمان بەم خاڵانەی خوارەوەیە یەک پێویستە کۆنگرەیەکی نیشتیمانی جارنەتەوەی نازەم ناوی چی لێ دەنین بکرێ لە نێوان هەموو هێزە سیاسیەکان بەڵگەیەکی شەرەف ئیمزا بکەن. 2 پێویستە لە زووترین کاتدا پەرلەمانی کوردستان کۆبێتەوە دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردرێت. 3 سەرۆکی هەرێم هەڵبژێرن. 4 حکوومەت هەڵبژێرن بەپێی ئەوەی خۆیان لەسەری ڕێک دەکەون. بەڵام بەو مەرجەی ئەم حکوومەتەی پێک دێ نابێ حکوومەتی پارتی بێ نابێ حکوومەتی یەکێتی بێ نابێ حکوومەتی پارتی یەکێتیش بێ بەڵکو لە ئێستادا پێویستمان بە حکوومەتێکی بنکە فراوانی نیشتیمانی ڕاگوزەر هەیە کە هەموو حزبە سیاسیەکانی تێدا بێ کۆمەڵی یەک دادگەریشی با تێدا بێ هەرچەندە لە ئێستادا بایکۆتی پەرلەمانی کوردستانیشی کردووە پێویستە بگەڕێنەوە پەرلەمان ئەم دانیشتنە ببێ ئەوانیش بەشداری لەو حکوومەتە بکەن و لە لایەنەکانی تریش تەنانەت بەشێک لەو حزبانەکە هیچ کورسێکیشیان لە پەرلەمان نییە بۆ دروستکردنی یەکگرتوویەک بۆ پیشاندانی یەکگرتوویەک بۆ بەرگریکردنێک لەم قوارەیەی کەوا هەیە حکوومەتێک بێ هیچ ململانەیەکی تێدا نەبێ ئەمە خاڵێکیان لە بەرامبەردا لە پەرلەمانی کوردستاندا لەم 3 ساڵەدا تەنها 3 ئیش 4 ئیش بکات. 1 ئامادەکاری بکات بۆ ڕەشنووسی دەستور ئامادە بکات دەبێت ئەم پەرلەمانە. 2 دەبێت یاسای هەڵبژاردن هەموار بکەینەوە چونکو تا ئێستای لەگەڵدا بێ یاسای هەڵبژاردننی ئێمە کە لە ساڵی 92ەوە پەسەند کراوە 7 نازانم چەند هەمواری هەیە بەڵام 100 کونی تێدایە هەر بۆیە شەکەوە حزبە سیاسیەکانمان ناگونجێن هەمووی خەریکی پاشقۆڵگرتن دەبن و لەوێوە خەڵکی تر دێدە ژوورەوە بۆیە دەبێت ئەم یاسایە هەموار بکرێتەوە ئەوە کاری دووەمێتی. 3 دەستە سربەخۆکان دەبێ کارا بکرێنەوە دەبێت کۆمیسیۆنی هەڵبژاردننی سربەخۆی فعلی خۆمان هەبێت دەبێت دەستەی نەزاها بە یاسا کار بکە ئەگەنە ناکرێ باسی نەزاهت بکەین و ناشەرعی بێ دەستەی مافی مرۆڤ دەبێت شەرعی بکرێتەوە دیوانی چاودێریمان دەبێت هەبێ بە دوواداچوون بکە ئەمانە کارا بکرێن و لەگەڵ ئەمەدا ئێمە تەرحێکی تریشمان هەیە کە پێویستە بکرێت لەو ماوەیەدا بۆ نمونە پێویستە ئەو یاسایانێکەوە دەرچوون لە هەرێمی کوردستاندا هەندێکیان کە یاسای زۆر گرنگ لیستێکمان دەستنیشان کردووە پێویستە بە دوواداچوونیان بۆ بکرێ و جێبەجێ بکرێ بۆ ئەوەی ئەم حکوومەتە لە 6 مانجی کۆتاییدا بە جددی کار بکات ئامادەکاری بکات بۆ هەڵبژاردنێکی نەزیه بۆ ئەوەی کوردستان بخینەوە سەرخەت. بەڕێزینە ئەم قسانە لەوەیە قڕوس بێ بەڵام ئەگەر بێت و ئێمە ئەوە نەکەین خۆمان شەرمەزاری مێژوو دەکەین و مێژوو ڕەحم بە کەس ناکە ئەم هەرێمەمان بەرەو ئاقارێک دەبینکەوە لە ڕاستیدا تونێلێکە کۆتاییەکەی دیار نییە. باشە کاکتۆر سەبارەت بە دۆخی ئێستا ئەگەر ئەوە بەڕێزت ئەو باسی و پرۆژە چارەسەرێت کرد بەس ئەگەر نەگەشت ئەنجام ئێستا باسی دووبارەکردنەوەی هەڵبژاردن دەکرێت و باسیەوە دەکرێت کە ئەم پرسە ببرێتە دادگای فدرالی پەرلەمان ئەم خولە هەڵبوەشێتەوە بازەوەکەیکێتی دەیەوێت تەمەنی ئەم حکوومەتە سنووردار کە باز لەوە دەکرێت پارتی بەتەنیا پەرلەمان کارا بکاتەوە ئەم کارانە بڵێن ئایا سەردەگرێت یاخود دەکرێت وەکو ڕێگە چارەیەک لێی بڕوانی؟ ئێمە کە ئەوە دەڵێن بەداخەوە بکە ئەو تەرحانەمان کرد لە پێناو ئەوەیە ئێمە چۆن دەکرێت هەرێمی کوردستان لەم قەیرانە دەرباز بکرێت لە ئێستادا ئەو واقعی هەیە
ڕاستە زۆرینەی کورسی لای پارتیە و بە پلەی دووەم لای یەکێتی نیشتیمانی کوردستانە، بەڵام نە پارتی دەتوانێت بەبێ یەکێتی حکوومەت پێک بێنێ و حکوم بک و حکومڕانی بکانە، یەکێتیش دەتوانێت بەبێ پارتی بیکات. یەکێتی دەڵێ من نازانم بوومەتە 38 کورسی 39 کورسی نازانم ئەگەر لایەنەکانی تریش بچنە پاڵی لە ڕاستیدا ناتوانێ بە هیچ شێوەیەک حکومڕانی ئەم دەڤەرەی تر بکە ئەو زۆنەی تر بکە، چکەوە دوو حزبی زۆندارن، زۆنی پارتی بکەوە پارتیش بە هەمان شێوە. واتە لێرەدا بەرەو دوو ئیدارەیی دەبن، دوو ئیدارەیەش یەکێکە لە ماڵوێرانیەکانی کەوە ڕوبەڕوومان دەبێتەوە. ئەمانەی کەوە هەن هەمووی قۆڵبادانی یەکترە، دەستشکانەوەی یەکترە لە پێناو ئیمتیازاتی زیاتر. هیوادارم لە پێناو ئیمتیازاتیش بێت شەڕەکانیان کە زۆر خراپە، کە دەڵێم هیوادارم هەر ئەوە بێ چکە لەسەر ئەوە بێ ڕێک دەکەوت چکە گومان هەیە لە ڕاستیدا ئەم حزبانە بەدەستی ئەملا و ئەولا ئەو شەڕانە بکەن، ئەگەر بێت و ئەوە بێ و دەستی دەرەچی لە پشت ئەو شەڕانە و ئەو ڕێک نەکەوتنانە هەبێ ئەوە ماڵوێرانیەکی تر و خیانەتێکی تریشە هەر کچەیەک بیکات بێتەکایەوە ئەنجام بدرێت. بۆیە گرنگە یەکێتی و پارتی ڕێک بکەون و هیزنە حزبەکانی تر ڕۆڵی تریا هەبێت، چونکو دڵنیابن ئەوەی لە هەرێمی کوردستاندا گوزراوە یەکێتی و پارتی ئەنجامیان داوە، کە دەڵێم یەکێتی و پارتی مەبەستم لەوەیە ئەو یاسایانەی لە پەرلەمانی کوردستانەوە دەرچوون. کام یاسای چارە نووساسەیە لە پەرلەمان دەرچوو بێ پارتی دەری کرد بێ بەڵام یەکێتی دژی بوو بێت؟ ئەی کامە یاسا هەیە یەکێتی دەری کرد بێ و پارتی دژی بوو بێ؟ ئەی کامە یاسا هەیە پارتی ویست بێتی دەرکا یەکێتی لێ نەگەڕابێ یان یەکێتی ویست بێتی دەرکا پارتی لێ نەگەڕابێ بە پێچەوانەوە؟ یەک نمونە یاسان بۆ بێننەوە کە نییە لەم پەرلەمانی کوردستانە. هەموو ئەو یاسایانەی هەن پارتی و یەکێتی کردویانە، وەزع باش بێت پارتی و یەکێتی ڕێک دەکەون، پەرلەمانی کوردستان بارودۆخی باش بێت، ڕێکەوتنی پارتی و یەکێتیە بارودۆخی خراپ بێ و دابخرێ بە پارتی و یەکێتیە. بۆیە حزبەکانی تر لە ڕاستیدا حەق نییە خۆیان بەموو بەودا شۆڕ بکەنەوە، لایەنگری بکەن، بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێ بڕیاریان هەبێ. پێویستە ئێمە لە ئێستادا پەرلەمانمان هەبێ، پەرلەمانی کوردستانمان هەبێ. من تێناگەم سەرۆکی حزبەکانی ئێمە دەچنە مەحفەلەکانی نێودەوڵەتی و داڤۆس و میونشن و نازانم دەچن بۆ واشنگتن و چێ و چێ، بە چ چاوەڕوویەکەوە باسی ئەزمموی هەرێم دەکەن، دەڵێن ئێمە چین، دەڵێن ئێمە چین، دەڵێن ئێمە بووین ڕێگەمان لە سەرۆکی پەرلەمانگرت لێ نەگەڕین لە بازگەی شێراوە بێتە هەولێر و چەند ساڵ پەرلەمانمان پەکخست، ئێمە بووین کەوە پەرلەمانی کوردستانماندایە بەرتۆب، یان ئێمەین لە ئێستادا کەوە 3 ساڵ و 8 مانگە بێ پەرلەمانی و ساڵێک و 8 مانگە هەڵبژاردننی پەرلەمانمان کردووە، بەڵام منی سەرۆکی حزب دەڵێم ئەگەر من رازی نەبم نابێ پەرلەمانی کوردستان کارا بێتەوە و ڕێگرن. کاکە ئەمانە هەمووی لەکەی شەرمەزارین. من تێناگەم ئەو بەڕێزانە تاکەی بیر لەوە ناکەنەوەکەوە هیچ جۆرێک لە چاوەڕوویان هەبێ لە مەحفەلە نێودەوڵەتیەکاندا، هیچ مێژوو خراپیان لەسەر نەنووسێ، هیچ ئەم ئەزمونە لەسەر دەستی ئەواندا بەرەو دواوە نەگەڕێتەوە ئەگەر بەرەو پێشیشەوە نەچێت. بۆیە ئەمانە باشڵێکی وان کاریگەری نەرێنیان دەبێ و ئەوەی بەنسبەتی عێراقیشەوە دەبینین کاک حەچیم تۆ پێش ئێستا کەوتت مەترسیەکان کەسین، کاکە مەرز نییە دەوڵەتی عێراق بێت بە دەبابە، بێت بە سوپا، بە چەک، بە ئاسن هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان. مەترسیەکانی زۆرن، مەترسی یاسایی هەیە بە ناوی یاساوە دێن ئێمە دەمانگرن، هەروەکەوەی چەند یاسا و بڕیارێک لە دادگای ئیتیحادیەوە بە سەرماندا سەپێنرا. کاک حەچیم ئێمە گلەیمان لەسەر کردایەتی عەرەب هەیە، لە بەغدا هەیە کەوا مادەی دەستوری جێبەجێ ناکە، باز لە مادەی 140 دەکەین جێبەجێ نەکراوە، مادەی 140 جێبەجێ نەکراوە بۆ ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم. چێ کردوێتی مالیکی بوو، عەبادی بوو، نازانم سوودانی بوو، ئێستا زەیدیە هەرچێوی دەسەڵات دارانی بەغدان. ئەی زەحمەت نەبی مادەی 140 تەنها کەرکووک و خانەقین و ناوچەکانی دەرەوەی هەرێم دەگرێتەوە. ئەی مادەی دەستوری نییە کەوا دەبێت ئێمە دەستوری خۆمان هەبێت، ئەی ئەمە پێشێلکاری مادەیەکی دەستوری عێراق نییە،
ئەی چێ ئەوەش مالی چییە لێ نەگەڕاوە یان ملبلانەکانی پارتی و یەکێتی و مزایەدەکانی ئۆپۆزیسیۆنن چ جیاوازیمان هەیە لەگەڵ ئەوە خاڵێکی ترکەوە قورجی ئێمەی پێدەگرن ئەمەیان بە بڕیاری ئیداریە دەیکەن خاڵێکی تریان کە دەیکەن بە ناوی هەڵبژاردنەوەیە دەیکەن خاڵێکی تریان دەیکەن ئەو جارە بە ناوی مادەی دەستوری ترەوەیە خاڵێکی تریان لایەنی اقتصادی و مەسلەی داهات و مەسلەی موچە و بجە و ژیانی خەڵکێکەوە ناچارمان دەکەن ئێمە بچینەوە بۆ ئەولا بەو جۆرە من هەرگیز ئێمە وەکو ڕێکخراوەکان وەکو چالاکوانی مەدەنی هەرگیز لەگەڵ ئەوە دانین نەک لەگەڵ ئەوە دانین مافی هاوڵاتیەک بخورێ و موچەیەکی بخورێ بەڵکو دەبێت شەڕ لەسەر ئەوە بکرێ ئەمە پارتی و یەکێتین بەبێ جیاوازی دەیان موچەی فەرمانبەرانی ئەم هەرێمەیان خواردووە و دەبێت بشی جێرنەوە و لەسەریشیان حیساب دەبێ بەڵام لەگەڵ ئەوەشدا ناکرێ ئێمە خۆمان بچووک بکەینەوە ناکرێ ئێمە جۆرێک لە تەنازولات هەیە بیکەین بەرامبەر بەغدا بەرامبەر ئەویتر بەڵام خۆمان پێ بچووک بێ ئەمانە هەمووی گرفتگەلێکن کە ڕوبەڕووی ئێمە دەبنەوە بەڵێ دووبارەی دەکەمەوە ڕەخنەمان هەیە لە پارتی وێچێتی تەنانەت لە زۆر حاڵەتدا پارتی وێچێتی خیانەتیان کردووە لەم وڵاتەدا و خیانەت کار بوون لە مێژوودا بەڵێ ڕەخنەمان لێیان هەیە ڕەخنەشیان لێ دەگرین بەڵام دەبێت شەڕ بکەین لەسەرمانەوەی ئەم قوارەیە نەوەکە بە دەنگێکی نەشاز وەکو ئەوی دەیبیستین لەم دوایانەدا بە جۆرێک لە پێنا و دەستکەوتی حزبی و شخصیدا دەیانەوێت قوارەی هەرێم بخەنە مەترسیەوە و بەکاری بێن و بچنە پاڵ ناحەزەکان باشەکە تۆر چەند خولەکێک من ماوە دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەرەوەی کە ئێستا باز لەوە دەکرێت چەندە بە فەرمیەکێتی ڕاینەگەاندووە یەکێتی لە دادگای فیدراڵی دەسەڵاتی حکوومەتی کاربڕێکەر سنووردار بکە هەندێک لانی تریش پرسی هەڵبژاردن دووبارەکردنەوەی هەڵبژاردن یاخود ئەم پرسە بچێتە دادگای فیدراڵی ئەم خولەی پەرلەمان هەڵبوەشێنێتەوە لەو لاشەوە باسی پارتیش دەکرێت کە بە تەنها پەرلەمان بیەوێ کارە بکاتەوە دووبارەکردنەوەی هەڵبژاردن یاخود سنووردارکردنی حکوومەتی کاربڕێکەرەوە چۆن دەبینی ئەگەر نیەت هەبێت ئەم پەرلەمانە دەکرێت کارا بکرێت سەرباری ئەوەی ئەو کاتانەی کەوا تێشپەڕیون ئەوەی تێپەڕیوە زەرەر و زیانی زۆرمان لێکرد بەڵام دەکرێت لە ئێستاشدا بێ ئەم پەرلەمانە دەبێت کارا بکرێتەوە و بە ئەرکەکانی سەرشانی خۆی هەڵوستێ بەڵام ئەگەر نیەت نەبێ پەرلەمان کارا ناکرێتەوە ئەگەر نیەت هەبێ زۆر ئاساییە کاک حەچیم هەڵبژاردنیش دووبارە بکرێتەوە دووبارەکردنەوەی هەڵبژاردن لە کاتێکدا کە دۆخێکی چەقبەستوو دێتەکایەوە زۆر ئاساییە و هیچ عیبەیەک نییە نەنجی نییە و لە دنیاشدا وا بووە لە وڵاتانی تریشەیە هەڵبژاردننی پێشوەختە هەیە دووبارەکردنەوەی هەڵبژاردن هەیە ئەمە عیب نییە بەڵکو عیبە ئەوەیە دەنجی خەڵک بە بارمتە بگیرێ کورسی پەرلەمان بە بارمتە بگیرێ بینای پەرلەمان بە دیل بگیرێ ئەمە عیبەیە کە حزبە سیاسیەکان دەیکەن لێرەدا بۆیە بەڵام دووبارەکردنەوەی هەڵبژاردن لە پایتی و چۆن ئەگەر لە پێناو دەربازبوون بێ لەو قەیرانە زۆر ئاساییە بەڵام خۆ ئێمە گرفتمان نەبووە کاکە لێرەدا ئەو هەموو حزبە بەشداری هەڵبژاردنیان کردووە هەمویان ئەنجامەکانیان قبول بووە غەیری کۆمەڵی دادگەری نەبێ لە 100 پەرلەمانتار 97 قبولی کردووە غەیری 3 پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری نەبێ کە یەکێک لەوانیش چوو سوێندی خوارد بە هەر حاڵەوە بابەتێکی ترا ئایا ئەگەر بێت و هەڵبژاردن دووبارە بکرێتەوە دیسانەوە هەمان حاڵەت دروست نابێتەوە گرفتی ئێمە ئەوەیە لە هەرێمی کوردستاندا ئێمە ئاشنانین بە دیموکراسی یان بە جۆرێکی تر بڵێم دیموکراسیەتمان بە هەڵە ئەزمون کردووە ئێمە دیموکراسیەت بەس بە هەڵبژاردن تێدەگەین هەڵبژاردنیش بەس بۆ ڕتوشێک بۆ مکیاژێک بەکاردێن هەتا پێمان بڵێن دیموکراسین کاکە دیموکراسیەت واتای هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن پەیوەستبوون بە ئەنجامەکانەوە بۆ ئەوەی دەستاودەستی دەسەڵات بکرێ بەڵام لە هەرێمی کوردستاندا ئێمە باوەڕمان بە دەستاودەستی دەسەڵات نییە ئەم حزبانە لەبەر ئەوەی زۆنێکیان لەبەردەستە لەبەر ئەوەی هێزێکیان هەیە دەڵێ من ئەگەر یەک کورسیشم هەبێت داوای 50 دەکەن ئەمە کارەساتە ئۆپۆزیسیۆن هەموو کورسەکانیشی بهێنا بە لە سایه هێزی ئەمانەوە دیسانەوە نەدەکرا گۆڕانکاریەکی وا دروست بکرێ بۆیە ئەمەش یەکێکە لە گرفتەکان ئەگەر نیەت هەبێت
دەکرێت ئەم پەرلەمانی ئێستا هەیە هەڵیژنەوە شێتەوە ڕێک بکەون ئەگەر نیەت هەبێ دەکرێت زۆر ئاساییە بە هەڵبژاردنیش دووبارە بێتەوە بەڵام دوای دووبارە بوونەوە چی هەر بۆیە گرنگە خۆمان ڕێزی خۆمان بگرین لەسەر دەستی خۆمان ڕێککەوین لەسەر دەستی پیا و چاک و پیر و ڕیشسپی و خوێندەوار و دایکی شەهیدانی خۆمان ڕێککەوین نەوەکە شەقی زەمانە ڕێکمان بخات بەلاوازی باشە ئەی سەبار بە حکوومەتی کاربەڕێکەر پێ دوایە و باز دەوە دەکەن هەندێکشتی نافەرمی یەکێتی بێ دەسەڵاتەکانی سنووردار بکە وەکو خۆت بەڕێز داگەداری لە مانگی 11 2022ەوە 3 ساڵ و نیوە حکوومەتە کاربەڕێکەرە شتێکی وا بکرێت کاریگەری دەبێت ئەو بڕیارانەی کە حکوومەت داونی ڕابگیرن لێکەوتەی چی دەبێت سەبارەت بە حکوومەتی کاربەڕێکار ئەوە کاتێک دەبێت کە ئەگەر دادگای ئیتیحادی بڕیارێکی لەسەر بدات کاتێک بڕیاری لەسەر بدات ئەگەر بەپێی یاسا بجولێنەوە بەپێی ئەو تەفسیرەی کەوا دادگای ئیتیحادی بۆ حکوومەتی کاربەڕێکەری کردووە کە بریتە لەو حکوومەتەی لە ماوەیەکی کاتی ڕاگوزەردا هەتا ئەو کاتەی حکوومەتە شەرعیەکە دادەندرێ ئەم حکوومەتە تەنها کاری ڕۆژانەی هاوڵاتیان دەکات ناتوانێت بڕیارە چارەنووسسازەکان بدات ئەم حکوومەتەی ئێمە تەمەنەکەی زۆر دوور و درێژە زۆر بڕیاری چارەنووسازی داوە ئەم حکوومەتەی ئێمە چەندین گرێبەست و بۆندی لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوە شواژۆ کردووە کە بۆی نییە حکوومەتی کاربەڕێکەر ئەمانە بکە ئەم حکوومەتە لەسەر پەیوەندیەکان زۆر بڕیاری داوە کە بۆی نییە ئەوانە بکات پەیوەندیە دەرەچیەکان ئەم حکوومەتە لە مەسلەی سەرفکردنی بودجەیە لە ناوخۆ کۆمەڵی کاری کردووە کە بۆی نییە بیکات ئەمانە و زۆر بابەتی تریش بەڵام ئەمە حاڵەتێک بووە هاتووە چەندە پارتی کردبێتی ئەوەندەژ یەکێتی کردوێتی من پێم سەیرە یەکێتی خۆی دەردەهێنێ لە هەندێک بابەت و کاتێک باسی گەندەڵی حکوومەت دەکە ئەگەر ڕاستیان دەکرد ئەم حکوومەتە ئاوا خراپە ئەو هەموو ساڵە بۆ تایدا بوون و نیواونی و جێگر و ئەو هەموو وەزیر و ئەو هەموو دەسەڵاتیان تیادا هەبوو ناکرێ ئێمە بین لە هەندێک کاتدا بەو شێوازە هەڵسو کەوت بکەین ئەو بڕیارانە ئەگەر بدرێت لەلایەن دادگای ئیتیحادیەوە دەدرێت دادگای ئیتیحادی بەرزترین دادگایە لە ناو عێراقدا بە پێی دەستور و بڕیارەکانیشی باتن بە دواداچوون واتە پێداچوونەوەشیان نییە واتە تەمیز بکرێتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێت ڕاستیەکی تر بزانین دادگای ئیتیحادی ئەویش بە سیاسی کراوە بڕیارەکانی دەتوانم بڵێم سیاسین هەندێک کات هەندێک بڕیار کە پێویستە بیدات نایداد لە بارودۆخی سیاسی و لە هەندێک کاتیشدا هەندێک بڕیار کە پێویست نییە بیدات دەیدات ئەگەر بە سیاسی نەکرابێ ئەو سکاڵایەی لەلایەن برادرانی کۆمەڵی دادگەریەوە وابزانم برای بەڕێزم کاک عومەر گوڵپی بوو سکاڵایەکی برد بۆ دادگای ئیتیحادی سەبارەت بە پەرلەمانی کوردستان لە ڕاستیدا دەبوایە بە پێی یاسا دادگای فیدرالی پەرلەمانی کوردستان هەڵبوەشێنێتەوە بۆچی کاری دادگای فیدرالی تەفسیرکردنی دەستور و بەرگریکردنە لە دەستور بە پێی مادەی دەستور هاوڵاتی مافێکی دەستوری خۆیەتی کەوا بەشداری لە دەنگداندا بکە و نوێنەرەکانی هەڵبژێرێ بۆ ئەوی لە ماوەیەکی دیاریکراودا حکومداری بکە بە پێی ئەو خواستێک هاوڵاتیەتی ئەو مافەی هاوڵاتی دەستی بەسەرداگیراوە پێشێل کراوە هەموو هاوڵاتیانی کوردستان و مافەیان پێشێل کراوە هەموو هاوڵاتی کوردستان دەنگەکانیان بە دیل گیراوە بە بارمتە گیراوە ئەی دادگای ئیتیحادی ئەگەر ئەمە بڕیار لەسەر ئەو مافە دەستوریەی هاوڵاتی نەدا کە بەسیترین مافێتی بڕیار لەسەر چی دەدا لە ڕاستیدا بە سیاسی کراوە بۆیە
سکاڵاکەی برای بەڕێزم کاک عومەر ئەو ئەنجامەی نەبوو ئەو وەڵامی درایەوە کە گوایە لە سەلاحەت و یان لە چوارچێوەی کاری ئەوانە بەڵام دڵنیا بە لە داهاتوودا ئەم دادگای ئیتیحادیە دەبینین بەم پەرلەمانی کوردستانەشەوە دەدا بەم حکوومەتەشەوە دەدا کە ئەم حکوومەتەش بەبەستم دەڵێم حکوومەتی هەرێمە من وەکو قوارە سەیری دەکەم و تێدەڕوانم ئەوەی زەرەر و زیان بکات وەکو لایەنە مادیەکان وەکو دەسەڵات پارتی وێچێتین لە 2010دا وەکو لایەنە معنەویەکەش وەکو مێژوو وەکو شەرەف وەکو خاوەنددارێتی خەڵکی هەرێمی کوردستانن تایدا زیانمان دەبن. سپاس دەکەین بەڕێز دکتۆر سەروەر عەبدوڕەحمان سەرۆکی دامەزراوەی پێی بۆ پەروەردە و گەشەپێدانمان دومان کردی سوپاسیان بەدەبوون دەکەین کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوەکارانم خواتان لەگەڵ.